ئەنجامدانی دوور کابێ لە دوای دەستنوێژ سنەتی دەستنوێژ هەر کەسێ دەستنوێژی توش لە هەر کاتێکە وەکو بیلالە فەرمێ لە شەو یا لە ڕۆژە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی ئەی بیلال جۆم لە خشەی نەعلەکانت بوو لە بەهەشتا چی کردەوەیەکت کردووە کە لە هەموو کردەوەیە زیاتر ئومێدت پێی بێ کە پێی بچیتە بەهەشتەوە فەرمووی هیچ کردەوەیەکم نەکردووە کە ئومێدم پێی بێ جگە لەوە نەبێ هەر کاتێ بە شەو یا بە ڕۆژ دەستنوێژم شوشتو بێ ئیلا دوور کات نوێژم کردووە دەفەرمووی لەبەر ئەوەی لەبەر ئەوە خوای گەورە ئەتخاتە بەهەشتەوە ئەوە بۆ هەموو مسلمانێک لفرموديتك إمام مسلم جرايته فرمي ما من مسلم يتوضأ فيحسن وضوءه ثم يقوم فيصلي ركعتين مقبل عليهما بقلبه ووجهه إلا وجبت له الجنة هیچ مسلمانی نیت دەستنوێژ بگرێ بەڵام دەستنوێژێکی جوان دەستنوێژێکی تێر و تەسەل دەستنوێژێکی تەواو پەلەپەل نەکاو لە کۆڵی کاتەوە یا ئانیشکی تەڕ نەبێ یا پاژنەی تەڕ نەبێ یا دەموساوی بە جوانی تەڕ نەکە نە بە لەسەر سنەت دەستنوێژێکی ڕێک بگرە لە دوای ئەوە دوور کات نوێژ بکە دڵت لای نوێژەکەت بێ بیرت لای نوێژەکەت بێ هەوڵ داڵغەت نەڕوە ئیلا خوای گەورە بەهەشتت بۆ پێویستەکە بەوەی ئەو دوور کاتە نوێژە لەگەڵ ئەو دەستنوێژە جوانەیەکەوە لەسەر سنەت دەستنوێژت گرتووە ئەبێتە هۆی چوونە بەهەشتت یعنی زۆر شتی سووک هەیە خوای گەورە داینەوە بۆی کەوا بەهۆیەوە بچینە بەهەشتەوە ئینشاءالله